لە سایەی حکمی هەردوو حزبی خاوەنهێز هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەڕەشە و داروخانێکی گەورە لە هەموو ئاستەکان بووەتەوە بۆ بەرگرتن لەو داروخانە و هاوتەریب لەگەڵ ڕژانە سەرشەقام و ناڕەزایی و خۆپشاندانی هاوڵاتیان بۆ بژێوی ژیان، کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان وەک دوو هێزی خاوەن پێگە و کاریگەر بە فەرمی کشانەوەی خۆیان لە حکومەت ڕاگەیاندووە. لە دوای کشانەوەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە کابینەی هەشتی حکومەت، شەقام و خەڵکی کوردستان زیاتر لە جاران هیوایان لەسەر ئەو دوو هێزە هەڵچینیوە تا لە ڕێگەی پرۆژە و فشارەکانیانەوە هەرێمی کوردستان لەو داروخانەی ڕوبەڕووی بووەتەوە دەرباز بکات و سەقامگیری و خۆشگوزەرانی بۆ هەرێم بگەڕێننەوە. هەر بۆیە شەقامی تووڕەی هەرێمی کوردستان چاوەڕوانی هەنگاوی کردەی گۆڕان و کۆمەڵ دەکەن و خواستیانە بەرنامەی سیاسی ئەو دوو هێزە لە دوای کشانەوەیان لە حکومەت بۆ شەقام ئاشکرا و ڕوون بێت. بەڕای چاودێران ئەرکی هەنووکەیی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە هیوا بۆ شەقامی تووڕە و نیگەرانی هەرێمی کوردستان بگەڕێننەوە، ئەوەش لە ڕێگەی چڕکردنەوەی هەوڵەکانیان بۆ پێکێنانی بەرەیەکی نیشتیمانی لە کەسایەتی سەربەخۆ و بەشداری نوێنەری سەرجەم ئەو لایەنانەی کە ڕۆڵیان لە خراپکردنی دۆخی کوردستان نەبووە بە ئامانجی گفتوگۆیەکی نیشتیمانی لەسەر ئاستی ناوخۆ و ناوەند و نێودەوڵەتی و بە تایبەت دانوستان لەگەڵ حکوومەتی عەبادی. هاوکات چاودێران چەخت لەوە دەکەنەوە یەکێکی دیکە لە ئەرکە گرنگ و هەنووکەیەکانی بەرەی کۆمەڵ و گۆڕان فشارکردنە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی بێگەرد و سەرەتایی ئەو هەنگاوەش لەوە دەست پێ دەکات ئەو دوو هێزە تەواوی هەوڵەکانیان بخەنەگەڕ بۆ پاکردنەوەی لیستی تۆماری دەنگدەران، چونکە داتا و ئامارەکان لەبارەی تۆماری دەنگدەرانەوە مەترسی گەورە ئاشکرا دەکەن لە بەردەم هەر پرۆسەیەکی هەڵبژاردن لە داهاتوودا. ئەگەر بێت و ئەو تۆمارە لە ناوی مردووان و ناوە دووبارە و ساختەکان پاک نەکرێتەوە، چونکە بە پێی و داتایانەی لە بەردەستی پەیامدان جگە لە 184175 دەنگدەری تایبەت کە لە دەنگدانی گشتیشدا بەشداری دەکەن، هاوکات 242,000 ناوی مردوو لە تۆماری دەنگدەراندا بوونیان هەیە. 7,000 ناو لە تۆمارەکەدایە کە تەنها ئاماژە بە ناوی دوانیان کراوە کە پێویستە لانی کەم ناوی سیانیان هەبێت. 6,342 ناو هەن دووبارەن، واتە ناوی سیانی کەسەکان هاوشێوەی یەکن بێ جیاوازی بە ژمارەی دەنگدانیشیانەوە. 23,744 ناو لە تۆمارەکەدا هەن کە ناوی ئاوارەی عەرەبی دەرەوەی هەرێمی کوردستانن. 41,899 کەس لە تۆمارەکەدا ناویان هەیە کە تەمەنیان لە سەر و 90 ساڵیەوەیە و لە کاتێکدا تێکڕای تەمەن لە عێراقدا بە هەرێمیشەوە 58 ساڵی بۆ دیاری کراوە. 116,000 ناوی دیکە لە تۆمارەکەدا بوونیان هەیە کە تەمەنیان هێشتا نەگەیشتووەتە تەمەنی یاسایی دەنگدان. گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2009 پاکێج و پرۆژەی هاوبەشیان هەبووە بۆ ڕێخستنەوەی سیستەمی سیاسی، یەکخستنی هێزی چەکدار و بە نیشتیمانیکردنیان، بەدامەزراوەکردن و چاکسازی لە سیستەمی دادوەری و کارگەڕیدا، دژایەتی گەندەڵی. گەرچی دەسەڵاتی حیزبۆکراتی دوو هێزی حکومڕان ڕێگر بوون لە جێبەجێکردنی هەر پرۆژەیەکی چاکسازی کە مەترسی بۆ سەر بەرژەوەندی شەخسی و حیزبەکانیان دروست بکات، بەڵام چاوەڕوانی شەقام لە گۆڕان و کۆمەڵ لە ئێستادا لە دوای کشانەوەیان لە حکومەت لە ئاستێکدایە کە ئەو دوو هێزە تەنها بە پێشکەشکردنی پاکێج و پرۆژە نەوەستن و هەنگاوی کردداری کاریگەر بنێن بۆ ڕێخستنەوە و چاکسازی سیستەمی سیاسی و گۆڕینی حکومڕانی لە ڕێگەی خەباتی مەدەنی و جەماوەریەوە.